ئەو بڕیاری کە دراوە هەڵقوڵاوی کۆمەڵێک کێشەی ئەتوانم بڵێم 19 ساڵی ڕابردووە کە وەکو بەرەبەراتی گشتی باغداری و دارستان و پاوان ئەناڵێنین بەدەست ئەو کێشانەوە. یەکێک لەو کێشاناوەیە کە بە حکمی ئەو قەیرانی دارایی و ئابووری کە ڕووی کردوتە هەرێمی کوردستان و ناوچەکە نەمانتوانیوە بودجەی پێویست دابینکەین بۆ نەمامگەکان و هەروەها خانەنشینبوونی ژمارەیەکی زۆری فەرمانبەر و کرێکار لە ناو نەمامگەکانە ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە ئەو نەمامگانە ئاستێکی زۆر دابەزێت لە بەرهەمێنانی نەمام بۆ زانیاری هەموو لایەک. ئێمە لە ساڵانی 2011 و 2012 ساڵانە نزیکەی 3 تا 5 ملیۆن نەمام لە نەمامگەکانە بەرهەم هاتووە کە دابەشمان کردووە بەسەر هاوڵاتیان و فەرمانگەکان و پرۆژەکان و شارەوانیەکان و قوتابخانەکان و هەموو شوێنەکان. بەڵام بەداخەوە بە حکمی ئەو قەیرانانەی ڕوبەڕووی ئێمە بۆتەوە لەم ساڵانە ڕەنگە بە هەموو نەمامی دارستان و باغداری نەگاتە چەند سەد هەزار نەمامێک. ئێمە 30 نەمامگەمان هەیە، 14 نەمامگەی دارستان و 16 نەمامگەی باغداری. ئێستا داوامان لە بەرەوەتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکان و بەرەتی دارستان و پاوانی پارێزگاکان کردووە ئەو نەمامگانی کە مەقاوماتی تیانێ بۆمان دیاری کردوون، بەڵام خۆشیان سەرپشکن ئەگەر گۆڕانکاریەک لە کارەکانە بکەن سەرپشکن و ئێمە کێشەیەکی تریشمانێ بەشێک لەو نەمامگانە زەویەکان زەوی شارەوانیە، بۆیە لە ئێستا ئێمە ناتوانین کار لەسەر ئەوانە بکەین، نەبێ لەگەڵ وەزارەتی شارەوانی ئەم بابەتە یاگلایی بکەینەوە.